بەهۆی بێبەنزینیەوە ئۆتۆمبیلەکەی کوژاوەتەوە و فیولپەمپەکەشی لە کار کەوتووە. ئەمە حاڵی شۆفێرێکی تەکسیە کە ناتوانێت گێچی بەنزینەکەی لە فولدا ببینێت و تەنها هێندەی گیرفانی سوتەمەنی تێدەکات. ئێستا وەستافیت پەمپەکە؟ بەڵێ ئێستا وەست. ینی دایم بەنزینەکە کەمی تیابێ ئەو کێشەی دروستەکە؟ کەمی تیابێ گڵۆب داگیشتێکە گڵۆب داگیشتای عاز دەیاتێ لە ڕوبع کەمتری تیابێ ئەو فیتۆمپە کەوێتە بۆشی بەتاڵی لە ناو بەنزینەکەیە بێ گەرم نابێ و ناسووتێ. بەڵام لە هیچ وڵاتێکی ئەم جیهانێ بەم شێوازە نییە. سۆپەر هەیە و نازانم محەسەن هەیە و نۆرمەڵی دەرەجە یەکەیە و دەرەجە دوو هەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەمە بەحساب هەرزانترین نرخە بەڵام لە سوپەرەکەی هەموو جیهان باشترێکە لیتری بە 450 دینارە. ئەو 450 کە لە بەغا ئەدرێ لێرە بدرێ بە 1500 چاو پێی ناکەوێت. جارێکی دیکە نۆرە دوور درێژەکانی بەنزینخانەکان دروست بوویەوە. لێرە شۆفێران دەپرسن ئایا ئەمەیە خزمەت؟ نۆرەی بەنزین، غاز، نەوتونان بوونەتە نەفرەتێکی بەردەوام کە هۆکارەکەی کەم تەرخەمی دەسەڵاتە. وەڵڵایزا من ئەچتە سەرجا لەواتی یەکەی نازان چاکە خراپە بەسە مەڵێ حکومیەکە لێ باشترە. لەبەر گرانیەکەشی تێیەکە بێگومان دەتوانی تێ بکەی 1050 زۆر سوادەکەی نییە. ڕۆی تو تێی تۆ کابراژێ نەفەرەکەژێ بۆچی 4000 بۆچی 3000 ئێتۆ لێرە بەنزینەکە گران. وڵای تقریبا ناوانی ساعتە بێت. هەموو ڕۆژێ ئەم استیحامە هەیە لێرە. وەڵام من هەموو ڕۆژێ نایە. بەس لەبەر گرانیەکەی ئەمە بەتاکید. ئەی بەنزینخانەکان زۆر گران هەراواکەی تەواو بێ. بەڕاستی بەنزینەکەیشیان بەرگەی هیچ ناگری. بەنزینەکە گرانە دەری نانە بۆ ئیشەکەیەوە. ئامادەی لەسەرەیە بۆستی ئەوەی تری تێ ناکرێت. ئەرە وەڵا ئامادەم لەسەریا بۆستمەوەی تری تێ ناکەم. سەر کۆتاییە نازانم. کۆتایی دێت؟ نەبەخوا کۆتایی نایێت. هێزە ئۆپۆزیسیۆنەکانی وە کۆمەڵ و یەکگرتوو بەرەی هەڵوێست لە ڕاگەیەندراوێکی هاوبەشدا هۆشداری دەدەن و ڕای دەگەێنن کە چاوسانەوەی خەڵک لە سایەی حکوومەتێکی کاربڕێکەردا قبوڵکراو نییە. ئاشکرایە کە حکوومەتی عێراقی 50,000 بەرمیل نەوت ڕۆژانە بە پاڵپشتی کراو ئەیا بە هەرێمی کوردستان ئەمانیش لە ڕێی پاڵاوگەکانی خۆیانەوە کە بە پاڵاوگەی حکومیمان هەبووە ئەم کێشەیە لەوە ناچیە بەم شێوەیە ڕووی باە. بەڵام پاڵاوگەکان کە ئەچێت ئەوێ ڕاستەوخۆ وەکو بازرگانی بە هاوڵاتی ئەفرۆشنەوە. ئەم 50,000 بەرمیلە ڕاستەوخۆ هەرێم ناینێرێ ئەیا بە پاڵاوگەکان لێرە. ئەو پاڵاوگانە دیارە چەند پاڵاوگەیەکی دیارن ئەوان ئەو نەوتە بەکارێنن بە سعرێکی گران بە بازرگانی پێوەکەن بازرگانی ئەەکەن بە مافی هاوڵاتیانەوە. هیچ شوێنێک نەماوەمانە بازرگانی پێوانەکەن بەداخەوە کە ئەمەش مادەم ڕاستەوخۆ پەیوەندی بە قوت و ژیانی هاوڵاتیانەوە هەیە کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان دروست کرد. ئێمە بێدەنگ نابینی ئینشاءڵڵا گەڕاینەوە هەموو ڕێگای گرینەبەر بەڵێنمان ناوە بەڕاستی کە لەسەر ئەم مەسەلەیە هەموو هۆکار هەموو ڕێگایەکی گونجاو یاسایی و قانونی ئەگرینەبەر بۆی ڕێگری لێ بکەین. پرسیارە بێوەڵام و نەکە لای خەڵک ئەوەیە لە کاتێکدا بەپێی ڕێکەوتنی عێراق لە بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان ڕۆژانە 50,000 بەرمیل نەوتی خاو بۆ پێداویستی ناوخۆیی و دابینکردنی بەنزین دەداتەوە بە هەرێم. بەڵام ئەو بڕە نادیارە و کەس نازانێت چی لێ دێت. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.